وادەی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم نزیک بۆتەوە و تا ئێستاژ نازانرێت هەڵبژاردن لە یەکی مانگی داهاتوو دەکرێت یاخودنا. بەپێی زانیاریەکان چەند لایەنێکی سیاسی ڕێککەوتون بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم بۆ ماوەی 2 ساڵ و دەیانەوێت پەرلەمانی کوردستان یاسای هەڵبژاردن هەموار بکاتەوە و هەڵبژاردنەکان دوا بخات. هەرچی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانیشە دژی ئەوەن هەڵبژاردن دوا بخرێت و داوا دەکەن هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. لالایەکی دیکەشەوە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ئامادەی خۆی دەربڕیەوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا. شیروان زرار وتەبێژی کۆمیسیۆن ڕای دەگەێنێت کۆمیسیۆن ئامادەکاری دەکات بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. بەپێی یاسا تەمەنی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە 6 مانگی داهاتوو تەواو دەبێت. هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە 21 نوێی 2013 ئەنجام دراوە کە لە 12 دەی 2015 تاوەکو 4 نوێی 2017 پەرلەمان لەلایەن پارتیەوە پەکخرا. پۆستی سەرۆکی هەرێمیش لە 25 حوتی 2009 هەڵبژاردننی بۆ نەکراوە و دوای تەواوبوونی وادەکەشی پارتی و یەکێتی لە 30 حوزەیرانی ساڵی 2013 2 ساڵی دیکەیان بۆ بارزانی درێژ کردەوە و ماوەی 2 ساڵیشە بارزانی بە ناشەرعی لە پۆستەکەی ماوەتەوە. ئێستا 21 ڕۆژی ماوە بۆ یەکی مانگی داهاتوو کە وەک وادەی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم دیاری کراوە. بەڵام ئاماژەکانەوەمان پێ دەڵێن چەند لایەنێکی سیاسی کە بایەخ بە دیموکراسی و دەنگی هاوڵاتیان نادەن دەیانەوێت هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام نەدرێت.